خۆمان لەگەڵ قوتابیانی تریئی شیرینیەکی زۆر بەتام دروست ئەکەین بە هاوکاری قوتابیەکانم، بەڵام شیرینیەکە بۆ خۆمان نییە، ئەیبەخشین بۆ مناڵانەی کە لە خێزانی هەژارن و توانای خواردنی هەموو شتێکیان نییە. بۆیە ئەمڕۆ بەدەستی خۆمان ئەم شیرینیان بۆ دروست دەکەین و ئێوەش لەگەڵمان بن. ئێستا گەشتینە کەمپی دارەتوو ئەو شیرینیە کە لەگەڵ قوتابیانە دروستمان کردبوو لێرە بەسەر مناڵەکانی ئێرەیە دابەشیەکەین لەگەڵمان بن.
مناڵەکانی بان بەردەوام هەوڵی بەخشین ئەین بە کەسانی شایستە حەز ئەەکەی مناڵەکانمان هەر لە بچووکیەوە فێری بەخشین و هاوکاریکردن بکەین بۆ ئەوەی هەست بە خۆشیێنە بڕاوەکان.